گورزی سەربازی لەدژی ئێران و کاتژمێری سفر نەهێنیەکان ئاشکرا بوون. دانوستانەکانی ئەمریکا و ئێران جارێکی تر گەڕانەوە خاڵی سفر و بێمتمانەیەکی قوڵ باڵی کێشاوە بە سەرکەشی کۆبوونەوە دوو قۆڵیەکەی ئەمریکا و ئێران و کەسیان متمانە بێوی تریان ناکەن و ڕژێمی ئەمامەش تاو دڵنیایە کە ئەنجامەکەی ڕوخان و هەڵتەکاندنیەتی. ڕۆژنامەی گاردیانی بەریتانی دەڵێت ئەمریکیەکان دانوستانیان تەنها بۆ کوشتنی کات دەوێت و ئەوەی ئامانجیانە لە ناوبردننی ڕژێمەکەیە بە یەکجاری نەک و گێڕانەوەیان بۆ نێو کۆمەڵگای نێودەوڵەتی و بەڵگەشی هێنانی کەشتی دووەمی فڕۆکە هەڵگری ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێوارەی دوێنێ ڕۆیتەرز لە ئازاری گەورە بەرپرسێکی کۆشکی سپیەوە ئاشکرای کرد کە ئەمریکا ئامادەکاری وردی کردووە کە گورزی سەربازی دوو هەفتەیە بکاتە سەر ئێران و بەو ماوەیە بە تەواوی ڕژێمەکە لە بەریەک هەڵبوەشێنێت و کۆتایی پێبهێنێت. ئێرانیەکان خۆشیان ئەمە ڕوون و ڕەوان دەزانن و دڵنیان کە ئەمجارە نەدانوسان و نەگفتوگۆیەک لە ئارادایە و نە نیەتێکی ڕێکخستن و ڕێککەوتن و جارێکی تر گێڕانەوەی ئێران بۆ کۆمەڵگای نێودەوڵەتی لە ئارادایە. هەر بۆیە سوپای پاسداران ورد ئامادەکاری دەکات و سەرقاڵی ڕێکخستنی بەرەکانی جەنگە. ئاژانسی تەسنیمی نزیک لە سوپای پاسداران دەڵێت هەموو ئامادەکاریە کراوە، موشکی بالیستی، درۆن و فڕۆکە و موشکی وێرانکەر. ئاژانسەکە دەڵێت سوپای ئێران بە تەواوی ئامادەیە و ئەمجارە جەنگەکە یەکلایکەرەوە دەبێت و هیچ گەڕانەوەیەک و پاشەکشەیەک بوونی نییە. ئێرانیەکان دەزانن ئەمجارە کۆتایی دەسەڵات و تەخت و تاراجەکەیانە، هەر بۆیە لە ئێستاوە ئامادەکاری هەڵاتن دەکەن و بەپێی زانیاریەکان لە ماوەی مانگی ڕابردوودا خامنەی و دارودەستەکەی سەروەت و سامانەکەیان لە ئاڵتون و پارەی کاش گواستۆتەوە مۆسکۆ و هەر لەو وڵاتە شوێنی مانەوەیان بۆ ڕابەر ئامادە کردووە. سەرۆکی ئیسرائیل دوو ڕۆژە لە واشنگتۆن و دەیەوێت دووە پلانی خاپورکردنی تاران بداتە ئەمریکیەکان و سەرۆک ترامپ هەر بۆیە وتەبێژی حکوومەتەکەی نەتانیاهۆ گوتی هەیدی ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی پاک و پوختمان دەوێت و چی دیکە مەترسی تیرۆر بەرۆکی وڵاتانی ناوچەکان ناگرێت. لێدان و کۆتایی پێهێنانی ئێرانیەکان گەیشتۆتە قۆناغەکانی کۆتایی، هەر بۆیە ئەمریکا و ئیسرائیل سەرقاڵی دوایین ئامادەکاریەکانیان و پێیان وایە ڕژێمەکە درۆیان لەگەڵدا دەکات و ئەوەی لە دانوستانەکان دێڵێت نەک جێبەجێی ناکات بەڵکو تەنها وەکو کاتکوشتنێک سوودی لێ دەبینێت. هەر بۆیە چاودێرانی دۆخەکە دەڵێن جەنگی ئێران و دژبەرەکان لە ئانوساددایە و کۆتایی هەتایی شیعە بە ئەگەرێکی بەهێزەوە پەشیمان بوونەوە لە خاڵی سفردایە.